مانگی داهاتوو پەرلەمانی نوێ دەست بەکار دەبێت و نەوەی نوێژ سەرۆکی پەرلەمان وەردەگرێت. چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی هەرێم ڕابگەیەنرێت و بەم پێش بێت. دەبێت دوای پەسەندکردنی ئەنجامەکان لەلایەن ئەنجومەنی دادوەری سەرۆکی هەرێم بانگهێشتی کۆبوونەوەی پەرلەمان بکات. پێشبینی دەکرێت تا ناوەڕاستی مانگی داهاتوو پەرلەمان دەست بە دانیشتنی خۆی بکات. دانیشتنەکە بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندامی هەڵبژێردراو دەبێت کە بەپێی زانیاریەکان ئەمجارە محەممەد سلێمان سەرۆکی لیستی نەوەی نوێ لە سلێمانی سەرۆکایەتی دانیشتنەکە دەکات. محەممەد سلێمان تەمەنی 76 ساڵە و ئەندازیارە و بە تەمەنترین ئەندامی پەرلەمانی ئەم خولەیە، بۆیە دەبێت سەرۆکایەتی دانیشتنەکە بکات. بەپێی یاساکان دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن لەلایەن ئەنجومەنی دادوەری عێراقەوە پەسەند دەکرێت و پاشان دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا و لەسەر بانگهێشتی سەرۆکی هەرێم پەرلەمان دانیشتنی خۆی بکات. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت دانیشتنی یەکەمی پەرلەمان لە دوای 10 ڕۆژ لە پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن بەڕێوە بچێت. لە دانیشتنەکەدا ئەندامانی هەڵبژێردرا و سوێندی یاسایی دەخۆن و دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆکی پەرلەمان دەکرێتەوە. دەبێت دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم بکرێت و پاشانیش سەرۆکی هەرێم کاندیدی گەورەترین کوتلەی پەرلەمان ڕادەسپێرێت بۆ پێکێنانی حکوومەت. دواتریش پێویستە لە ماوەی مانگێکدا کابینە بێنێتە پەرلەمان و سوێندی یاسایی بخۆن بۆ ئەوەی حکوومەتی نوێ دەست بەکار بێت. بەڵام هەلومەرج و واقعی سیاسی هەرێم هیچ کات لەگەڵ پێوەر و یاساکان و پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا نایەتەوە، بۆیە پێکێنانی کابینە دەچێتە ناو گێرە و کێشەی دانوستانی لایەنەکانەوە.